خاڵێکی تری سەرەکی لە هۆکاری سستی و لێچوونەوە کەم تەرخەمی زیکرەکانی بەیانیان و ئێوارانە. ئەو کەسەی دیندارانە فێری زیکرەکان بووە و وردەکانی ئەخوێنێ، ماناکانیان تێئەگا، یادی خوای پەروەردگارەکە و هۆشی بەلایە ئەڕوا، دڵێکی زیندوانەی هەیە، خۆی بە تاقی تەنیاش بێ، هەست بە زیکری خوای پەروەردگارەکە، هەست بە یادی خوای گەورەکە، هەست بە نزیکی خوای گەورەکە و عەبدایەتی خۆی بۆ ئەسەلمێنێ. تۆ بەیانیان کە زیکرەکانەکەی ئایەتەل کورسیت خوێندووە یان ئایەتەکانی بیدایەتی بەقەرە، پاشان ئایەتەل کورسی، پاشان ئایەتەکانی نیهایەتی سوورەتی بەقەرە، هەروەها چەندین ئاياتی تری متفەرق کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە جیاواز خوێندوونی. ئەنجا زیکرەکانی بەیانیان ئەسبەحنا وەأسبەح المولک لله، و ئەمەش کە کتێب زۆرە الحەمدوللا کە ئێستا نووسراوەتەوە، ئاسانە توانی پەیاکەی لەبەریکەی معنای بزانی، پاشان خۆتی لەسەر ڕابێنی لە ئێوارانیشا بە هەمان شێوە. زیکرەکانی تری دوای نوێژ، زیکری تری وەختەکانی تر ڕابێ لەسەر ئەمە شتێکی زۆر گەورەیە. کاتی نووستنت، کاتی بەجێهێنانی فەرزی نوێژەکان، زیکرەکانی تری پۆشاک و خۆراک و چوونە سەر ئاو و دەستنوێژگرتن و دوای دەستنوێژگرتن و هەروەها، ئەوەش بە تەکید وا ئەکا کە یارمەتی دەرت بێت لە چست و چالاکی دیندارێتیەکەتەوە دوور بکەویتەوە لە سستی. ئەمەشیان بە پێچوانەوە ئەگەر نەتکرد، ئەگەر هەر نوێژە فەرزەکانە دەکرد و هەستای تۆ ڕۆشی تۆ مەشغوڵی ئیشە دنیایەکانی خۆ دەبیتەوە، سەیری مسەلسەلێکی تەلەڤیزیۆنیەکەی، مەشغوڵی بە ئینتەرنێتەوە، بە فەیسبووکەوە، بە تەلەڤیزیۆنەوە، بە گۆرانیەوە، نەعوذ بالله بەشتی ترەوە، تۆ کاتە بە تەکید دڵت وردەوردە ئەمرێ سستە بی، دیندارێتەکەت کزە بێ، ئیماندارێتەکەت تەقواکاریت، تعلقت بە خوای پەروەردگارەوە کەمە بێ. بۆیە ضروریە خۆشت لەوەی بە کە زیکرەکانیش پاڕانەوە، دوعاکردنت، تەماشای شتێکی جوانەکەی، دیمەنێکی جوان و سوبحان اللهکەی، بیر لە مەخلوقاتی خوای گەوراکەیت و بیر لە عیلمی خوای گەوراکەیتەوە، لە قودرەتی، لە ویستی، لە ئیرادەی. هەروەها لەم هەموو خەڵکەی کە خوای گەورە دروستی کردوون و هەریەکە لەسەر سروشت و تەبیعەتێکی جیاواز و متابعی هەمووشیانەکە، ڕزقی هەمویانەدا، ئاگای لە هەمویانە، محاسبەی هەمووشیان هەرەکاتەوە. تۆژێکێکی لەوانە لەبەرەوە دایمە ضروریە هۆشت لەوە هەبێت کە ئەو زیکرانەی کە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام دیاری کردوون، خۆی چەندە بەوێرد بوو، زمانی پاراو بوو بە زیکری خوای پەروەردگار، جگە لە قورئان خوێندنی، جگە لە ئیمامەتی، جگە لە پێغەمبەرایەتیەکەی، جگە لە فەرماندەیەتیەکەی عەلەیهی سەڵات وەسەلام. ئەو یاوەرە بەڕێزانە چۆن هەمویان مەشغوڵە بوون بە زیکری خوای پەروەردگارەوە. ئەوانەش ضروریە، چونکە حتمەن پاش ماوەیەکی کە لێی ڕادەی زیاتر خوی پێوە ئەگری، ئیتر وای لێ دەدایمە زمانت پاراوە بە زیکرەکانی خوای پەروەردگار بە پێچەوانەشەوە. لەوانەیە هۆشت هەر لەسەر سرودێک بێ، ئەگەر لەسەر گۆرانیش نەبێ، یا لەسەر قسە و فشقیات و قسەی دنیایی و ئەو جۆرەشتان لە جاتی ئەو بۆچین هەی گۆڕی بە زیکری خوای پەروەردگار کە ببە بە زەخیرەیەکی قیامەتیش. هەروەها لە کاتی نووستن، ئاخر دوعای نووستنەکەت کە ئەیکەی تەسلیم بوون بە خوای پەروەردگار، بەناوی خوای گەورە سەرەکەیتە سەر سەرینەکەت، بیسمکە ڕەبی وەضەعت جەنبی، دوعاکانە دەکەیت و تەسلیم بە خوای گەورە ئەخەوی. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە حەدیثی صحیحی بوخاری و مسلمە کە ئەبوو داود و نەسائی و ئەوانی تریش ئەصحاب السنن جێڕاویانەتەوە ئەفەرمێ: يعقد الشيطان على قافية رأس أحدكم 3 عقد، إذا نام يضرب على كل عقدة عليك ليل طويل فارقد، فإذا استيقظ فذكر الله انحلت عقدة، فإذا توضأ انحلت عقدتان، فإذا صلى انحلت العقد، فأصبح نشيطا طيب النفس، وإلا أصبح خبيث النفس كسلان. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ شەیتان لە پشتسەری هەر یەکێکتان 3 گرێ لە موویەکەدا کە کابران نووست بۆ ئەوی دڵنیابێ لێی کە نووستووە، بێتر خەبەری نەبێتەوە،
دەست لە یەکیەکی ئەم گریانادا شەیتان هەڵە شەوێکی توولانیت بەسەرا بێت و بخەوە ڕاکشە ئەگەر خەبەری بۆوە زیکری خوای گەورەی کرد ئەوە گرێیەکیان نەکرێتەوە ئەگەر دەستنوێژی گرت دووەمین گرێیان نەکرێتەوە ئەگەر شەونێژی کرد هەر سێ گرێکە کرێنەوە بۆ سبەینێ گورج و گۆڵە بێ و دەروون و سینە فراوان و دەروون گوشا دەبێ ئەگەر نا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ تەمەڵ و تەوەزەل و سست و دەروون ئاڵۆز دەرەچێ یادکردنی خوای پەروەردگار دائیمە دڵێکی زیندومانەدات ئەو هەست و هۆشەمان دائیمە بە سڵکردنەوە لە گوناح ڕائەگرێ بۆیە زەروریە خۆمان ڕابێنین لەسەر زیکرەکان بەڵێ خۆ ناتوانین هەموو ڕۆژێک هەموو زیکرەکان کە لەبەرمانن یان کە هەن زیکرەکان کە هەن زۆرن ئەوەی وەرمانگرتوون کەممان وەرگرتو لەم کەمە کەممان لەبەر کردووە لەمەی لەبەریشمان کردووە کەمیان ئەڵێینەوە بەڵام پابەندبوونمان بە وردەکانەوە با کەمیش بن باشترە وەک لەوەی نەیڵێن چ جای ئەوەی کە زمانمان مەشغوڵ بێ یا فکر هۆشمان دڵ و دەروونمان مەشغوڵ بێ بە شتێکی ترەوە